بازرگانێک بە منی گوت عێراق ئایرە ئێمەی گرتووە. إنه موضوع السيل الجمركي هذا لا يمكن نتجاوزه. سياسات شخصية زادران خسارة بيري بوري قرار عراقي الصدي صف تجارة مسكنة ما في ضمان بالعراق، ما بضمان. والانتاج الوطني زباله، تركيا افضل. هاي ميليشيات ورا. ميليشيا ورا؟ هو قال هكذا. ايوه مليون ما يقول احنا ترى ما نخاف. مشروب اقربي باريزياترا استغفر الله. بقرعان بمنتني زرج استغفر الله. یاری حکومەتی عێراق لەسەر ڕاگررتنی ڕەوتی بازرگانی لە ئیبراهیم خەلیل هێشتا ماویەتی بۆەوە باز بکەم. ئەم ڕێگایەی دەگرینە بەر بوو بەدەستهێنانی وەڵامی سێ پرسیارە. دەمەوێت ڕاستیەکان بخەمە ڕوو لەسەر ئەو بڕیارانەی لە بەغداوە لەسەر ڕەوتی بازرگانی لە ئیبراهیم خەلیل دراوە. زاخۆ ئیبراهیم خەلیل شادەماری ئابوورین هەناسەی بازرگانی دەدەنە هەرێمی کوردستان. بڕیارەکەی بەغدا ئەم پرسیارانە خستووەتە بەردەممان. بڕیارەکە بۆ خنکاندنی گەشەی ئابووری هەرێمی کوردستانە بەغدا دەیەوێت کۆنتڕۆلی دەواازەی ئیبراهیم خەلیل بکات یان مەبەستیانە بۆ دروستکردنی ڕێڕەوێکی نوێ. کە گەیشتمە زاخۆ تەنیا پرسیار ئەوە نەبوو ڕەوتی بازرگانی بۆ وەستاوە بەڵکو چڕوو دەدات دەرگای ئیبراهیم خەلیل بە ڕووی بازرگانیدا بگیرێت. بە دوای کاڵادا ناگەڕێن نا بەڵکو بە دوای وەڵامی پرسیارەکاندا دەگەڕێن. لێرە بە دڵی بازرگانیدا دەنرێت. بەڵام بێدەنگیەکەی پێمان دەڵێت بڕیارەکە تەنیا بڕیاری شەڕی بازرگانی نییە. ئێرە و شوێنەی کە هەموو تجارەت و ئەخود بازرگانی هەموو عێراق لێرە ئەکرد دەڵێ مەدینەت الئەشباحە کەسی تیان نییە. کەس هەموو دەرگاکان چۆڵن. بازرگانێک بە منی گوت عێراق ئایرە ئێمەی گرتووە. ئەم کرێکارانە هاتوون تاوەکو بەدەستی بەتاڵ نەگەڕێنەوە نێو خێزانەکانیان. لە بێکاری یاری دەکەن. گوتیان ئەو دەستەی ئەم بڕیارەی داوە هەست بە ئازار و هەژاری ئێمە ناکات. شۆل نینە هین ئۆملیتگن لێرینە؟ ئەوەش کەنگی وەرەوسۆ بەر شول نەمای باچەم هەوە بێشولی. خدي السيدة مو بشتي عيدي وري ولي مەخزەنەکان لەبەر وەستانی کاری بازرگانی داخراون. زیانەکانیش گەورەنە، داتاکانی زیانەکە ترسناکن. لەگەڵ ئەم کرێکارانە دانیش بوون. پیاوێکی بازرگان بانگی کردم. کاری خۆی وەکو منداڵێک گەورەی کردووە.
ئەحمەد مەلۆ لەبەر چاوی خۆی دەبینێت ئەوەی دروستی کردووە وا دەڕوخێت. وەزە چاوەیە وەزە؟ والله وضع تعبان ترين وضع. ها؟ وضع تعبان ترين وضع. تعبانترین وەزە؟ أبد. چاوانە؟ والله هم باشن. العفو. چاوە تعبانترینە؟ خودي هم تشتوى هيجي تشوف. وای أهري والله. چاوە؟ هو ما ديز جيا مويدي أوجي نمو. تەبەخۆر نفس نمويدي هم تشتش نمو. تبخر بي تشوف. تعامل دي تنشوف. قلنا ايه بون تشيا. دلێتە تژیە. محمود تجي. محمود تجي. صحيح كان. يعني لوز ما حدث. شيء نابط. بيري بوري. بوریە ژێرێ. بيري بوري. چ دینی چ بەرهەم؟ برهام حلويات. دەمانباتە نێو کووغاکانی و دەیەوێت پێمان بڵێت ئەمانە تەنیا کاڵای بازرگانی نین، هەر کارتونێک لێرە و کاری پەیداکردنی ڕزقی خۆی و چەندین خەڵکی دیکەیە. هكا هو صدام من اخوي قلت لي حتى هي بقدي هكا افتش لصافي نبت بس مجبور بخيري رو مینەوە بس رو بينم يون ريكو تركيا ايراني رو مالي داخل بك بە چەندە تو تجارەتت کرد؟ از تقريبا 2003 حتى يعني 2003 حتى نوتوسێ سی و دو ساڵە ما هو صفنا بس بە چۆ سوخنێتە شجاع چەند زەرەرت فکردە؟ خدي وكيل أبا تقريبا سي 4 حيوان قال زار المانيا عينكي من 300-400 هزار دلار خسرت ئێرە کومەلگای بازرگانیە لە دۆخی سروشتی خۆیدا هیچ دەنگێک بەسەر دەنگی بەهێزی ڕەوتی بازرگانیدا نییە، بەڵام بێ دەنگیەکەی پێمان دەڵێت دۆخەکە زۆر لەوە گەورەترە کە بیری لێ دەکەینەوە. کەس نابینی قسە بکە، کەس نابینی دەربکەوێ، هیچ حرەکێکی تجاری نەماوە. ئەپرسین ئەمە چیە ڕوویداوە؟ بۆ ئەمە ڕوویداوە؟ ئەمە زاخ و شاری منە بە هەموو بە یەکتراڵم پسمان باشن؟ ئەی بۆ ئەف کومەلگا هەممی بێدەنگ بووە. خودی من تشتي في بويا؟ انه كمريك بيجي ولا ميسو كمريك دونينا بەڕۆمەکی هەلسەروێ قەرارە عێراق چ بوو بچی ئەمەدا؟ تو تاجرێکی کەبنی محەممەد شنگاری پیاوێک لە نێو بازرگانیدا گەورە بووە. هەر کە لێ دەپرسم ئەمە چییە ڕوویداوە؟ مەبەستی بوو لە ئۆفیسەکەی خۆی بە دۆخەکەدا بتەقێتەوە. باسی ئەوە دەکات بازرگانی خەریکە دەبێتە قوربانیەکی گەورە و بەبێ دەنگی دەشاردنەوە. قرار عراقي الصديق صد تجارة مسكنة وەکی دیتەوە وەزیری بازرگانی دیتە؟ ناس سيدا يقدر بحسام ما نكرنا التلفزيون وزير درنا كتير ما يشال قلمش آخر ئەمە زەرارە فۆکەتیە تو صديق صد طبعا ام ديندار بون ديني خلق المنا ويمال خلقنا چەند ساڵە تو تاجری؟ أبا هما تجارة وبيز تاجر از السوق تاجر چەند ساڵتەیەوە نه؟ سەرە خۆت سپیکر بدي ما سرقة سبيكر سمبێلە خۆشە. هم تشتغل ما چەند پارێ ترکان و کەل بۆ تجارەتە کوردستانی؟ مليون آية تەنیا محەممەد نییە بچینە بەردەم کام کۆمپانیا بە ئامار باسی زیانە گەورەکە دەکەن کە ڕەوتی بازرگانی لە زاخوو بە مێژووی خۆیەوە نەیبینیوە. مال حفتي 9 بيشنو دارباز دبيا او نو كاوجينا مويا مال دارباز نوبت ناشدێک نوجد جون أبد. بني ساكن يعني أبد. انا ما حميد شولر ئەها پۆزدەی چۆربەرەوە نیە؟ تقريبا وا چەند حرەکە تجاری بووە چەند؟ خودي اما بيجي متى صديق بيجي مع حفتي هشتي شويه مريا ساڵی هەشتی بۆ ملیە. 20 سیهۆدی دي ام هولي كل كردستان خارج. كردستان هیچ بۆ عێراق نینە؟ ابدا صفر جنوبي بويا روح مال نوتش وەزارەت کردە؟
وزرر بووە طبعا عامل منه مخزنا ايجارا ضريبنا حبي بردهم يعني بۆچی وەکیلی عێراقە والله في بيت ما تفهمنا كيفيش سيارة مش أبايا بوشي واكي بۆچی وەکیلیە ما يجي مثلا تفهم چ گوتیە گوێوە هەچا دیا گوێوە قد يسيكي القيمة بعد شلوي حكومات كنت بيجي سر مستوى وزير يان عندهم برلمانه كي يان حتى غرفة التجارة تصريح ناتنا بيجن مطالب عراقي عفانا ئەگەر ئەڤە ڕاوەستە دە چ زەرەرگەتە هەریم لكن ناموز دست زاق وده ناموز دست كردستان دست كردستان ده نامينه. بعيد بسن جنوبي لوكا- فانه كان ناشي مريكي دهوشي ناشي ريكي حوليرجي ناشي ريكي نبو بزاقو ناشي ريكي بازار ویره ابراهیم بازار ویره اغلبی ساعتی هشتی سرمله عربویا صافیوتو اقبال اشتراکات امتینین تاجر ویره ساعتی 20 تقریبی کردستان ساعتی هشتی تقریبی مله عربویا عرب عربویا بۆچی عێراقی وەکیلیە بودی بو نوبین و کرد و عرب بوده مشکلی هنده چناوە گولێ بووە دعوا گمرکیت که بورکه ئەها مشکلی گمرکیه السبب ویجی هو مشکلی بومد درست کرد چند ساله تو تجارتت کی؟ خودی همه باش نوطوه تا تجارة هو سواز عقديدية؟ نه أبد. أبد أبد زنتهايدك ده وصحراء كسر تاجره کی بوده من اوشا فاز اولی هاتیم من تجاره کشان شید زیده کردین خودی همشی جکارت کشی زیده بوینه آره والله نه ما تیرا ما ناقد ضعيف روش بروشی بس دوای 15/4/2025 پێشتر ڕۆژانە حتا 2000 ئۆتۆمبیلی بازرگانی بێرەدا دەهاتن دەچوونە هەرێمی کوردستان و هەبوو حتا بەغدا و هەش بۆ حتا بەسڕە نەدەوەستا ئێستا بینم بێدەنگە لێرە ئەم جادەیە و دەواازەی ئیبراهیم خەلیل بە گەورەترین شادەماری بازرگانی لە هەرێمی کوردستان و گەورەترین مینای بازرگانی سەر زەوی لە عێراقدا دەنرا لێرە بە منیان گوت بە بڕیارێکی بەغدا ئەم شادەمارە پچرا و پچڕاندیان پێتان دەڵێم کاریگەری حکومەتی عێراق بڕیارەکەی لەسەر ئەم دەواازە چی بووە زیاتر لە 12,000 کرێکار و بەردەستی بازرگان چوونەتەوە ماڵێ کە داهاتی مانگانەیان 20 ملیار دینار بووە و لەسەر ئاستی بازرگانی زیاتر لە 1 ملیار دلار زەرەری پێگەیشتووە بازرگانەکان دەڵێن کاریگەریەکە لەوە گەورەتر و ترسناکترە عێراق ئەم دەرگای داخست بە ڕووی بازرگانی 1000 دەرگا بە ڕووی بێکاری و هەژاری کردەوە بریاری حکومەتی عێراق لەسەر ڕاگررتنی ڕەوتی بازرگانی لە ئیبراهیم خەلیل هێشتا ماویەتی بۆەوە باز بکەم دەچینە یەکێک لە گەورەترین کۆمپانیەکانی بازرگانی لەسەر ئاستی هەموو عێراق بەم بریارەی بەغدا زیاتر لە 200 کەسیان لەبەر ڕاوەستانی جوڵەی بازرگانی نێردراون بوو ماڵەوە نێچیروان لەزگین ئەم گەنجە بازرگانەیە 750 کەس لە کۆمپانیەکەی کار دەکەن ئەندامی ژووری بازرگانی پارێزگای دهوک و هەرێمی کوردستانە لێرە لە ئۆفیسەکەیدا گوتی با ڕێگاکە کورتکەینەوە عێراق لە گەورەبوونی ڕەوتی بازرگانی لە هەرێمی کوردستان دەترسێت ئەوەی عێراق دەیکات هیچ یاسایەک نییە پشتی پێ ببەستێت کە بازرگانی چه ئەلتەرناتیڤ نەهاتینە دیتنێ بۆ بازرگانی ئەم بێژن ئەف ڕێکا تاریک حەریر بەرەف عێراقی و ئەلتەرناتیڤەکەوێ هەبت نینە حتا vê دەقیقی ji ئەهمیەتا vê deverê ji bo Iraqê û bo mantaqê hemî zor giring e alternatîv nehatiye dîtin. Sektörê bazirganî em bêjiniye qîtaê xas li Kurdistanê beref pêş çit xasaten bazirganî. Ev ez bînim nat maslaheta Iraqê da ye. Çunke eger tu li qanûnê ji zıvirî, desturî de
چه قانون ڕێکی نادتە عێراقی ناودەینا محافظەیەکی یان ئەقلیمێکی بۆ محافظەیەکی گومرکی دەیت چ دەستۆڕێکی ناتەوی شولی سایتەرای دایناین ناوێ سایتەرا بەسش بۆ گومرکی دەیناین بینایەتت خۆیت چێکردین ئەفەت بنیدا جۆرێ نەیاساییە و بڕیارێکا شاشە و عێراقش دێ باجاوێ دت vێگاوێ عێراقش کا يعني ام بازارێت عێراقی ڕۆژانەمە هاژی هەیە شمە گرانبینێدا قسەکانی نێچیروان لەسەر بازگەی مووسڵ ئێمەی ڕاگرت مەبەستم بوو بچینە ئەوێ چۆن زاڵگایەک لە نێو دەوڵەتێکدا دەبێتە خاڵی سنووری هەرکە لە زاڵگەی پێشمەرگە تێپەڕین دەردەکەوێت حکومەتی عێراق زۆر جددیە لە بابەتی گومرکی لەگەڵ هەرێمی کوردستان دەیەوێت ڕێڕەوی و بازرگانی بۆ لای خۆی ڕابکێشێت شەقامی تایبەت بە بازرگانی دروست دەکات ئەمە حتا کێری دەفشە ڕاچەدە بەردەرگەی سونەر تو باشی سونەر کێرێ ئەو جەمالونانی سونەرە ئەو جەمەلونە سونەرە یعنی ئەوە حۆزریە بۆ ئەفسیۆرێت بۆ هەلگر vê rabicin. هەر بارێک کە دێتە نێو هەریمی کوردستان بەبێ بڕیاری بازگەی بەنداوی مووسڵ بۆ هیچ پارێزگایەکی نێو عێراق دێناپەڕێت. ئەم بازگایە وەک ئەوە وایە سنووری دەوڵەتێکە لە نێو دەوڵەتدا. هەموو کەس و کاڵایەک دەبێ بپشکنرێت. ئۆتۆمبیلی جەنگ بەچەکی گەورە لە نێو بازگەکەدا دەبیترێت. وەک ئەوەی بڵێت بە هێزیش بێت دەبێ ئەم ڕەوتی بازرگانیە بگۆڕدرێت. تازە دەبێ بچینە بەختە بۆ بەدەستێنانی وەڵامی ئەو پرسیارە کە بۆ حکومەتی عێراق ئەم بڕیارەی داوە. لە مووسڵ دەرچوین بەرەو بەختە. ئەم ئۆتۆمبیلە باڵ هەلگرەم بینی ژمارەی تابلۆکەی 22 بوو واتە ژمارەی هەولێر. باری هەلگرتووە لێ دەپرسین ئەوە چوونە ڕێگەیان بەم بارە داوە؟ تو باشی؟ سەعات کووە؟ ئەخبارت کووە ئەرێ وەڵا. تو باشی؟ ئەو بۆ کێ دەڕۆی؟ لە کەربەلا. لە کەربەلا؟ ئەینیا مەمنوعە ئەوانە ببەن؟ عێراق مەمنوعی کردووە؟ باری مەمنوع بەس کەشف دەرباز دەبێ. کەشف چوونان؟ یعنی مەرمەر دەرباز دەبی فەقەت. هەر دەرباز نابی، شەکل دەرباز نابی، ڕووی دەرباز نابی. ئەمانە دەرباز دەبن؟ ئەمانە دەرباز دەبێت، ئەوێ سەفحای پێوە نەبێت، ئەم ئاشتانە دەرباز دەبێت. بۆ ئەمە دەرباز بێ ئەوەی تر دەرباز نابێت؟ ئاخر بە کەیفی خۆیانە. کۆیانی؟ زانی کۆیانی دەوێ گومرکی برایم خەلیل ساقطگا مختصر المفید. اینجا هەیە ئارد و شتیش بە قاچاق دەرباز بێت؟ دەبێت ئا بە پارە دەرباز دەکەن. بە چەند دەرباز دەکەن؟ وەڵای سێ وەرەقە. سێ وەرەقە؟ لەکوێ؟ وەڵا سێتەنە دەرباز دەبێت. سایق سێ وەرەقەکەی دەدا؟ تاجر دەداتەوە. سایق دەدا تاجر. چی دەبەن مەسەلە؟ مەسەلەن زەیت هەیە، ڕووی هەیە، ئارد هەیە. ئەوانە هەیە دەربازەی بەقا. کێ بۆ فەنیر و؟ ئەوانە هەم بە پارێ. بەڕوا دەبێ زیاتر پارەی دەڕوا. زیاتر دەڕوا؟ مەشروب ئەگە بێ پارەی زیاترە. ئەستەغفیرڵڵا. بە قورئان بە منتونی هەزار ئەستەغفیرڵڵا. کابرا زیاتر پارەیە بە. ئەوە پارەی وەرناگرێت. 50 وەرەقەی دەبا مەشروب. ئەوە دەبێ بەغدا. دەبینە کەربەلا. کەربەلا ئێستا مەلاکەن سەردەی مووسڵ وانە؟ تقریبا لێرە 4 دقیقەیە. دەچیە کەربەلا ئێستا بەسمە کەربەلا. ئەو باری دیکەش دەبن حتا بەغداوەی کە پارە دەدەن. ئەی پارە دەدەی ئەوە بە قەچاق بە شەو بە ڕۆژ کەیە؟ بە شەو دەبا. بە شەو ساعەت چەند؟ و چاک بێرە بەیان. هەرکە گەیشتە بەغدا دوو پرسیاری دیکە دروست بوون. پێش ئەوەی بپرسین
بۆ ئەم بریارە لەسەر دەواازەی ئیبراهیم خەلیل دراوە دەبێ بچینە بانقی ناوەندی عێراق بۆ خەرجکردنی دولار بە نرخی 132 بە بازرگانەکانی هەریمی کوردستان کە لە دەواازەی ئیبراهیم خەلیلەوە کاڵا هەوردە دەکەن ڕاگیراوە. بانکی ناوەندی لە شەقامی ڕەشیدە هەموو سیاسەتی نەختینەی عێراق لێرەوە دەردەچێت. گەڕام لە ناو ئەم باڵەخانە گرنگەی دەوڵەتی عێراق بەرپرسانی نێوبانقی ناوەندیم بینی ڕوونکردنەوەیاندا بەڵام قسەیان بۆ کامێرا نەکرد. گوتیان هەر قسێکی ئێمە دۆخەکە ئاڵوستر دەکەن، قسەی ئێمە بازار دەکاتە ئاگر. ئەوە بانقی مرکزی عێراق لێرە قەراریان داوە هیچ پارە دولار بۆ تاجرەکان خەرج نەکە ئەچین ئەجزا پێیان ئەڵێن بۆ ئەو قەرارە درراوە و کەی چارەسەرەکەین وەی کەی چارەسەر دەکرێن. هەموو سیاسەتی پارە و پارە عێراق هەموو لێرەیە. ئەمە ئێستا لە ناوەندی بانکی مرکزیم لە بەغدا کێشەکانی بازرگانەکان لە زاخ و لە ئیبراهیم خەلیل و بازرگانە کوردستانەکان ئەمینیان هێنایە ئێرە کە بوو چونکە وەرەقەی هەیە بە پێی بڕیاری بانکی مرکزی جێگیری سەرۆکی بانکی مرکزی دەڵێتن هەموو بەیانی ینی ئەو مەنافستانەی کە دەبێت QRی هەبێتن ئەگەر نەبێتن لە دەواازە سنووریەکانی هەریمی کوردستان ناتوانن پاریان بۆ خەرج بکات. قسەم کرد لەگەڵیان هیچ مەجالێک هەیە ئەم بریارە ڕاست بکرێتەوە ئەڵێەوە تعلیماتن لەسەرەوە لە دایرەی گومرکەکان لە عێراق بۆ ئێمە هاتوون کە دەبێ ئەوە جێبەجێ بکەین. حتاوەکو ئێستا بۆ ئێمەیان وت ئامادە نەبوو بوو میدیا قسە بکات هیچ قەرارەکە نەگۆڕاوە کێشەکە وەک خۆیە جێبەجێ نەکراوە ینی نەگۆڕاوە بە منیان گوت ناگۆڕدرێت. چار ڕۆژ لە بەغدا ماینەوە لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەتی عێراق قسەم کرد کە بۆچیان بریارەیان داوە تاکو وەڵامی ئەوان وەربگرین چوونە بازاری جەمیلە لە مەدینەی سەدر گەورەترین بازاری بازرگانیە لە عێراق بۆ ساختکردنەوەی کاڵای بازرگانی کاڵاکان کە لە دەواازەی ئیبراهیم خەلیلەوە دەهاتن نرخیان گران بووە و کەمیش بوون. قسەم لەگەڵ چەندین بازرگانی بازاری جەمیلە کرد ترسیان هەبوو لە دۆخەکە بەڵام لای بازرگانێکی دیکە کە مەجلیسی پڕە توند قسە دەکات قسەکانی بۆ هەریمی کوردستان نزیک بوون لە هەڵویستی حکوومەتی عێراق. حەسەن دەهلەکی ئەم پیاوەیە دەڵێ ڕێگای دیکەی بازرگانی هەند دەستی عێراق ماش دەکەن. کێشەیەک دروست بووە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەریمی کوردستان. بەڵێ سەبارەت ئەو کاڵانەی لە تورکیاوە دێن. بەڵێ چ ڕوو دەدات ئەگەر نەگەنە ڕێکەوتن؟ هیچ شتێک ڕوونادات. هیچ ڕوونادات؟ بەڵێ هیچ شتێک ڕوونادات. پێم بڵێ چۆن؟ خۆ ئەوە تۆمار ناکرێت. کاکە زۆر کێشە هەیە لە عێراقدا نازانین هۆکارەکە حکوومەتە یان کوردستانە. ئێوە یارمەتی حکوومەتی عێراقی نادەن. من بە ڕاشکایی پێ دەڵێم ئەوە نەکێن ئەوەی لای ئێوەش کار دەکات ئەزیەتی دەدەن. پێم بڵێ کێ ئەوەی عەرەبە لە کوردستان کار دەکات نەفرەت لە دایک و باوکیشی دەکەن. واتە ئێمە لە هەولێر کێشەیەکمان هەیە چارەسەر ناکرێت. پێم گوتن واز بێنن کار مەکەن واز بێنن بگەڕێنەوە و وەرن واز بێنن. ئەگەر ئەم کێشە ببینێتەوە چی بەسەر بازاردا دێت؟ ئەمە گەورەترین بازاری بازرگانیە لە عێراق. چەندین بەندەر عەقەبە دوبەی
کوێت ئێران تکامان لێ دەکەن بازرگانیمان لەگەڵدا بکەن ئەمە عێراقە. لە تەنیشدا بازرگانێکی کورد خەڵکی سلێمانی دانیشتووە. لی دەپرسم خەتای کییە؟ دەڵێ مامەڵەی بەغدا باشترە لە مامەڵەی لای ئێمە مەبەستی هەرێمی کوردستان بوو. وتصفق تاج الكردي بس ما عنده مشكلة. لا عنده مشكلة نفس الشيء. ما عندي مشكلة. شنو مشكلة؟ شنو مشكلة؟ لا عنده مشكلة بس ما يقدر يحكي. كيف ما يقدر؟ هو يعرف وانت تعرف. كاكا انتو تاجري لا هوليري عن سليماني بزعل كوديني. اما لو مقصر بار ما بويت كيف بو سليماني مثلا رجال بفحص كده كل بس نفحص كده. هذا بجالك فحص كده. جالو هذا مثلا قمرك كم كده بزيادة قمرك كده تو. تعاملي كيف باشترى لقالهم قوي تاجرة كان هي حكومة العراق يعني حكومة يريم كردستان. Sen şu an قسم اللي روك يبيع شمالني يعني ديالك قمرك كده بس راه مشكلة نيا. حركة بمادرنا كي مشكلة نيا. كيبي اللي مبولة كمانين أنا كمان ناقة كله بس رطاسة كله عين دورية عين ليرة مشكلة بدروس ناكل لا هريمي كوسا مشكلة بدروس نكابا كتاج شكال. لا شو سببك خمان كمان سامشتاني كليرو يا مام تشان مام بومان دروس كردو أمانيش كشدة تقول له سرور نعم بيت حكي خوان عن تشان مام بدروس كان. دبلو يا ما بيشتغل يا ما كمان رشتوا أمانيش تنيجا. بيشتر إنجو يعني وقود مقصد هريمي كوسان أو كيرشتوا. أي شيء ما وان كده كم مصدر رجله. هريمي كوسان ما يكردو كاستعراق أو قرار بدات. خود أنا من باش زن بيزنا كم نسمع. بەڵام لەناو بازاردا بە تایبەت بازاری ئار قسەی بازرگانەکان ڕوونترە و هەش بوو بێپەردە قسەی کرد گوتیان وەڵڵا گروپی چەکدار لە پشت ئەم بڕیارەوەیە. العراق گەرنتینیە. لە عێراق گەرنتینیە؟ لە عێراق گەرنتینیە. گەرنتینیە پێشتر کێبڕکێ هەبوو. بۆ نمونە فەردەی شەکر ببوو بە 50,000 چونکە پێشتر کێبڕکێ هەبوو بە 23,000 بوو. ئێستا شەکری زیاد بووە؟ بەڵێ. چەند زیاد بووە؟ بووە بە 50,000. پێشتر بە چەند بوو؟ پێشتر زیاتر بوو 60,000 بوو. بەڵام لەبەرەوەی هاوردەکاران بەرهەمەکانیان لە وڵاتانەوە دەهێنان. بۆ نمونە گەشتبوو بە 25,000. ئاردی عراقی کواڵیتیەکەی وەک تورکی نییە. تورکیەکە باشترە. ئێستا عراقیەکە بە چەندە؟ بە 33,000 زیاترە. عراقیەکە؟ بەڵێ ئەگەر گومرگی ئیبراهیم خەلیل دابەزێنن بۆ خەڵک. تورکیەکە کە پلەیەکە لە عراقیەکە بە 4,000 هەرزانتر دەبێت. بەرهەمی خۆماڵی خراپە، زەبڵە. تورکیەکە باشترە. تۆ ئەگەر دەتەوێت پشگیری هاوڵاتی بکەیت گومرگ کەم بکەرەوە و با خەڵک کار بکات و خەڵک بژی. ئەم بڕیارە چ کاریگەری هەبووە لەسەر بازار؟ بێگومان کاریگەری زۆری هەبووە. چۆن پێم بڵێ؟ لە نرخەکان و جۆرەکان و جیاوازیان هەبووە. جیاوازی چیە لە جوورەکانی بەردەستدا؟ نەخێر جیاوازی زۆری هەبووە. چۆن؟ ئەوەی دیکە باشترە. باشترە؟ ئەوەی لە زاخوا دێت؟ بەڵێ ئەوەی لە تورکیاوە دێت. نەک تەنیا باشە. تەنانەت چی؟ تەنانەت نانەوەخانەکانیشمان لەسەری ڕاهاتوو. ئێمە لە ساڵانی 90ەوە هاوردەی دەکەین و کاری پێ دەکەین. لە 90ەکانەوە لەسەر ئەمە کار دەکەن و لەسەر ئەمە کار دەکەن و کارەکان بەڕێوە چوون. واتە کرێکارەکانیش و ئەوانی دیکەش شارەزای ئارد و هەموو شتێک بوون. جێگرەوەی نییە لە عراقیەکە باشترە. واتە جێگرەوەی نییە. کواڵیتی عراقیەکە چۆنە؟ عراقیەکە وەکو تورکیەکە نییە. بۆچی بێ دەکەنیت؟ پێی ناگات بەڕاستی. جیاوازی هەیە. جیاوازی لە نێوان بازرگانی هاوردەکار و بازرگانی خۆماڵیدا هەیە. تۆ لە بازاردا پیر بوویت؟ بەڵێ پیر بووین. حکومەت پیری کردین. بڕیاری باش نییە. بڕیاری باش نییە. بڕیاری باش نییە. هەر بڕیارێک دەردەچێت بەیانەکەی هەڵدەوەشێتەوە. چیمان لێ بکەن با بیکەن. بەخۆ ئازارمان دەدەن. هەموو هەڵسوکەوتی حکومەت هەڵەیە. کێ لە پشان بڕیارەیە؟ زۆر خەڵکی لە پشتە نازانین چۆن دەنگمان بگاتە لایەن. میلیشیان لە پشتە. میلیشیان لە پشتە؟ ئەو وایە گوتوانە؟ بەڵێ ئێمەش دەیڵێن ناترسین. بە ئاسایی قسەی خۆمان کردووە. ئێمە خەڵکی ئاساین و دەمانەوێت بژین.
وەڵامی پرسیاری سەرەکی کە فەرمی بێت لەلایەن حکومەتی عێراقەوە هێشتا ماویەتی بزانین بەڕاست بۆ ئەم بریارە دەرچووە چی دەکرێت و چی ڕوودەدا. دەچینە دەستەی دەواازە سنووریەکانی عێراق. ئێرە شوێنی وەرگرتنی وەڵامی پرسیاری سەرەکی ئەم بەرنامەیە و هەموو بازرگانەکانە کە لە ئیبراهیم خەلیلەوە کاڵا هاوردە دەکات. ئێرە دەستەی هەموو مەنافزی سنووری حدودیە لە هەموو عێراق و بەشێکی زۆری بریاری ڕاگررتنی حرەکەی بازرگانی لە ئیبراهیم خەلیل لێرە دەرچووە. هاتوونە پرسین هیچ مەجالێک هەیە ئەم بریارە چاک بکرێت حرەکەی تجاری ڕوتی بازرگانی لە بینی هەریمی کوردستان زاخ و ئیبراهیم خەلیل لەگەڵ عێراق چی لێ دێتن ئەبێ بپرسین وەک خۆیە یان دەیگۆڕێت. دکتۆر عومەر وائیلیم بینی ئەو سەرروکی دەستەکەیە لە ژووری خۆی بە کامیرا کۆنتڕۆلی دەواازەکانی کردووە گوتی دەبێت کۆنتڕۆلی دەواازەکانی هەرێمی کوردستانیش بکەین. بابەتێکی سیادیە. لەم چاو پێکەوتنەدا نایشارێتەوە زاڵگەی بەنداوی مووسڵ تند و تونتر دەکەین. هیچ سازشێک لەسەر فەرمانەکانی ئێمە بوو دەواازەکانی هەرێمی کوردستان ناکەین. دکتۆر گەیشتونە دەڕێکەوتنێک لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان لەبارەی دەواازەی ئیبراهیم خەلیل و هاتنە ژوورەوەی کاڵای بازرگانەکانی هەرێمی کوردستان بۆ پارێزگاکانی عێراق تا دەگاتە بەسڕە. ئەو بابەتەی بەڕێستان ئاماژەتان پێدا بابەتی دەواازەی ئیبراهیم خەلیل کە قەیرانێک لە ئارادایە. ڕاستیەکەی ئێمە لایەنێک نی لەم قەیرانەدا. هەندێ ڕێو شوێنی حکوومەتی فدرالی لە دەرواز سنووریەکانمان جێبەجێ کراون. ماوەی زیاتر لە ساڵێکە جێبەجێ دەکرێت. ویستمان ئەمە زمونە بگوازینەوە بۆ سەررجەم دەواازەکانی عێراق تا سیاسەتێکی گومرکی یەکگرتو و پەیڕۆ بکرێت. لە ئەنجامدا ڕێوشوێنی حکومیمان جێبەجێ کرد کە بریتە لە دانانی بازگا لە نێوان پارێزەکانی هەرێمی کوردستان و پارێزەکانی حکوومەتی فدرالی. ئەرکیان بازگانە و ئامانجی سەرەکیان یەخستنی سیاسەتی گومرکیە لە ڕووی باج و پشکنین و مادە قەدەخەکراوەکانەوە. بەڕاشکاوی حکوومەتی ئێستا ڕێوشوێن و ڕێنوێنی داناوە بۆ کۆنتڕۆلکردنی پتەوی ئەم دۆسەیە کە بۆ ماوەی 6 ساڵە دواخراوە. بڕیارێک لە حکوومەتەوە دەرچوو بە دانانی ئەم بازگانە بە شێوازێکی نوێ چونکە بازگەکانی پێشوو سوودیان نەبوو ڕێشوێنیان نەبوو. کاری بازگەکان چییە؟ بازگەکان ئێستا هەن بەڵام لە ئەنجامدا کاڵای قەدەخەکرا و دەپەڕیەوە. باجی گومرکی جیاوازی تێدا بوو ڕێنوێن و پشکنینی نەبوون. بۆیە حکوومەت ئەرکی کۆنتڕۆلکردنی تەواوی هەموو دەواازەکانی عێراقی گرتە ئەستۆ. ئەم بازگانەش دەمینەوە؟ ئەم بازگانە ئێستا هەنوو لەژێ فەرمانی دەستگای ئاسایشی نیشتیمانیدان فەرمانبەرانی گومرکیشیان تێدا ئامادەن. دواتر بڕیار و ڕاستپاردەیەک لە حکوومەتەوە دەرچوو کە دەستەی دەواز سنووریەکان سەرپەرشتی ئەم بازگانە بکات. دکتۆر کاتێک باڵ هەڵگرێک لە دەواازەی ئیبراهیم خەلیلەوە دێت و دەگاتە بازگای مووسڵ چۆن ئەم باڵ هەڵگرە دەپەڕێتەوە؟ پێویستە ئەو کاڵایی لە ئیبراهیم خەلیلەوە دێت خاوەنی ڕسوماتی گومرکی و پشکنین و وردبینی بێت هاوشێوەی دەواازەکانی دیکە. ئەگەر ئەم کاڵایە باجی ڕاستەقینەی درابێت و پشکنینی تەواو بێت و بەڵگەنامەکانی لەگەڵ بەڵگەنامە و ڕێشوێنەکانی ناوچەکانی فدرالی یەک بگرێتەوە ئەوە بە سەلامەتی تێدەپەڕێن. بۆ نمونە مادەیەک لە دەواازەکانی حکوومەتی فدرالیدا قەدەخە کراوە. ناکرێت ڕێگە بدەین ئەم مادە قەدەخە کراوە لە ئیبراهیم خەلیلەوە بێتە ناوە و پاشان بگاتە پارێزگا فدرالیەکانمان. ئەمە لە بنەڕەتەوە ڕێگە پێدراو نییە. هەروەها کاڵایەک لە ئیبراهیم خەلیلەوە دێت و بۆ نمونە 500,000 دینار گومرکی داوە. هەمان کاڵا لە دەواازە فدرالیەکانەوە بە ملیۆنێک دینار داخل دەبێت. کەواتە جیاوازی نیوەی نرخەیە. بێگومان ڕێگە بەوە نادەین. جیاوازی باجەکە لەم بازگارەدا وەردەگرین. جەخت لەسەر ڕاستپاردەکانی بەڕێ سەرکۆزیران و حکوومەت دەکەمەوە کە هیچ بڕیار و ڕێوشوێنێک نەگیرێتە بەر مەگەر بەڕاوێژ و کۆبوونەوە لەگەڵ برایانمان لە هەرێمی کوردستان دەبێت. لەگەڵ برایانمان لە هەرێمی کوردستان لەسەر کۆمەڵێک ڕێوشوێن ڕێککەوتین. برایان لە هەرێمی کوردستان داوایان کرد ماوەی 72 کاژێر دوای سێڵی گومرکی بۆ هەفتەیەک درێژ بکەینەوە. ئێمەش ڕەزامەندیمان لەسەر ئەم پێشنیارە دەربڕی. هەروەها داوایان لێکردین ماوەی 6 ڕۆژ بۆ هاتنە ژوورەوەی کاڵای پارچەکراو دانەدانە لە کۆگاکانەوە بۆ 120 ڕۆژ درێژ بکەینەوە. ئێمەش ڕەزامەندیمان لەسەر 120 ڕۆژەکە دەربڕی. لەلایەکی ترەوە ئێمە داوامان لێکردن کە بابەتی سێڵی گومرکی
ناکرێت لی لا بدەین و برایانیش ڕەزامەندیان دەربڕی لەسەر پەیڕەوکردنی ئەم سێڵە گومرکیە. سێڵە گومرگی ڕێوشوێنەکە کە ماوەی ساڵێکە لە دەواازە فدرالیەکانمان پەیڕەو دەکرێت. بڕیارەکە درا بەرپرسانی بەغدا بە ئێمەیان گوت مەرجی عێراق بەڕووی کەڵای بازرگانەکانی هەریمی کوردستان جێبەجێکرا، بەڵام کەس قەرەبووی زیانەکەی نەکردووە کە بەر بازرگان و ڕەوتی بازرگانی لە زاخوو کەوتووە. هێشتا متمانەی تەواویش نەگەڕاوەتەوە بۆ بازرگانەکان. ئەگەر ئەم ڕێگایە جارێکی دیکە گیرایەوە، ئەم جارە تەنیا کۆمەڵگەی بازرگانیدا ناخرێت، بەڵکو متمانەی بازرگانی لەگەڵ خۆی ناهێڵێت.